بەڵێ بەردەوامین هەڵبەت بوونی شووتی و کاڵک و خەیار ئاماژەیەکی ڕوونە بۆی کە تەوەرەکەمان تایبەتە بەچی. هەڵبەت ئەم ساڵ و ساڵانی ڕابردووش گرفت لە بەردەم ساغبوونەوەی بەرهەمەکانی بەرهەمی جوتیاران دروست بۆ بەتایبەت لە شاری پێنجێل. بە سپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز ڕێباز ساڵحم لەگەڵایەکە گفتوگۆ لەو بارەوەکەین. کاک ڕێباز بەیانیت باش بەخێر بێ. زۆر سپاس. زۆر سپاس. وەک ئاماژەم پێ ئەو گرفتانە چین کە ساڵانە ڕوبەڕووی جوتیارانە بنەوە بەتایبەت جوتیارانی سنووری پێنجێل؟ ئێمە ئەم گرفتانە هەموو ساڵە ڕوبەڕوومانە بێتەوە. با لە سەرەتاوە ئاماژەی پێ بکەن چۆن حکوومەتی عێراقی لە سەرەتای مانگی 12 1 2 3 4 هەتا کۆتایی مانگی 4ش ڕسقی نەجەف هەیە، ڕسقی بەسڕا هەیە، ڕسقی خواروی عێراق تەماتە و مەسەلەن هەر شتێک لەو کاتەیە پێ بگا هەیەە حکوومەتی عێراق تەواوی مەرزەکان ئەگرێ. حکوومەتی هەرێمی کوردستانش هاوکاریان ئەکا تەواوی مەرزەکانی هەرێمی کوردستانشیان بۆ ئەگرێ بۆ ئەوەی ڕسقەکانی جنوبی عێراق پارە بکە کە دێتە سەر مانگی 5 و 6 و 7 بە هەمان شێوە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریانەکە بۆ فەلاحەکانی ناوەڕاستی عێراق بۆی ڕسقەکانیان پارە بکە لە شووتی لە کاڵک لە هەتا ئاخری هەر شتێک بێ کە ئەگاتە مەوسمی ڕسقی کوردستان بۆ نمونە هەولێر دۆک هەتا ئاگاتە مانگی هەش بە دوا ڕسقی پێنجێن پێگا حکوومەتی عێراق هەموو مەرزەکان ئەکاتەوە لە مەرزەکانی سووریا، مەرزی ئوردن، مەرزەکانی ئێران گشتی ئەکاتەوە ڕسقەکان ئێمە هەموو ساڵێ لەم مەوسمەیە هیچ پارەمان بۆ ناکات. چەند ڕۆژێ پێشتر سەردان بەغامان کرد هیچ جۆمان لێ ڕناگرن. ئێمەش چارمان نەماوە سەکەت پێ بڕم هەفتەی پێش و سەردانی بەغاتان بەڵێ هەفتەی پێش جوتیارانی پێنجێل. چاوتان بە چێ کەوت گرفتەکانتان لای چێ باس کرد؟ بەڵێنی چتان پێدرا بۆ نمونە؟ چاومان بە وەزیری کشت و کاڵ کەوت، بە زیێگرەکەی کەوت، بە ڕۆشتنە سەرۆکاتی پەرلەمان لیژنەی کشت و کاڵ چاومان بە هەمویان کەوت. بەڵێنمان پێدەن بەس بەڵێنەکانە نابەنەسەر. پار ساڵش بە هەمان شێوە بە زەختێکی زۆر 20 شەو مەرزەکانیان بۆمان گرت. ئێمە هەموو ساڵێ لە مەوسمی ڕسقی پێنجێنە لە 15 حەوت بەدا ڕسقی پێنجێن پێگا هەتا کۆتایی مانگی دا کێشە و گرفتێکی زۆرمان بۆ دروستە بێ بە بۆنەی قەرارەکانی حکوومەتی عێراق وەزارەتی کشت و کاڵ. ڕسقان ئێمە پارە ناکە. بۆ نمونە ئەم بەیانە من لە پێنجێن هاتم کیلۆیە کاڵکمان فرۆشتەوە بە 300 دینار، کیلۆیە شووتی بە 300 دینارم باسی ڕقمیەکەکانەکەم. تەمەن ڕقم 2-3 زۆر کەمترەکە. کیلۆیە خەیار هەر بە هەمان شێوە، بیبەر و باینجان هەر بە هەمان شێوە. ڕسقەکانمان هیچ پارە ناکە. ئیستا ئێمە لە ساڵی 2024 مەساریفمان زۆر زۆرە، وەکو 10 ساڵ 20 ساڵ لەمە و پێش نییە مەساریف زۆر کەم بێ بتوانین ڕسقەکانمان بە سعری هەرزانتر بفرۆشن. ئیستا ئێمە ناتوانین هەر ڕسقێ لە خوار 500 دینارە بفرۆشین، زۆر زەرمەند دەبین. بەڵێ کاک ڕێباز بە شێوەیەکی گشتی ئەو کێشانە چین کە ڕوبەڕووی جوتیارانی پێنجوانە بێتەوە؟ بە کێشەی گەورەی ئێمە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراقایە. هیچ جۆمان لێ ڕناگرێ. بە کەیف خۆیان سنوور ئەکەنەوە، بە کەیف خۆیان پێوە ئێدەن، بە کەیف خۆیان سنوور ئەکەنەوە. چەند ڕۆژە لەمەوە پێش 5 مادەیان کردەوە: تەماتە، خەیار، شووتی، کاڵک، پیاس. ئێمە سەردان بەغامان کرد گفتوگۆمان لەگەڵان کە ئەلەن وەڵا ڕسقەکان گران بوو. منش پیانمت کە پار ساڵ لە مانگی ڕەمەزانە کیلۆیە تەماتە هی بەسڕا کیلۆی بە 1500 دینار بوو لە تەواوی بازارەکانی عێراقا. بۆچی حدودتان ناکردەوە؟ بۆچی ئیستا ڕسقی ئێمە پێگا دێتە 300 دینار حدودەکانەکەنەوە؟ بەڵێ کاک ڕێباز بەپێی ئیزانیاریەکان هەڵمەتێکی ڕێکخراوتان لەسرە کە لەلایەن وڵاتانی دەرەوە بۆ بێبەهاکردنی بەرهەمەکانتان لەو بارەیە بۆ چوتان چییە؟ زۆر باشە. من ئەمەویست ئاماژە بە و خاڵش بدەم. بە جۆرێکی زۆر ڕێکخراو زۆر منەظەم بە پشتیوانی چەند کەسێ لە ناو هەرێمی کوردستان و عێراق لە ڕێی ئەم سایتانەی ئەنتەرنێتەوە ئەیانێ ڕسقەکانی ئێمە بشکێنن، خاص ڕسقی پێنجێن. ئێمە ڕسقێکمانەیە لە تەواوی عێراقا ڕسقی وا جوان پەروەردە ناکرێت. لە کەش و هەوایەکی پلەی 35 ئەم ڕسقانە پەروەردەکەین. یەک شتێکمان نییە یەک دەرمانی خراپی پێوە بکەین، یەک ڕسقێکمان نییە یەک سەمادێکی خراپی پێوە بکەین. هەموو سەماد و دەرمانەکان ئێمە بە منەظەم بە جوانی بەکارێنین. ئێستا چەند ڕۆژێکە لە ڕێی سایتەکان و چەند کەسێکەوە تا چەند کەسێکی ڕۆژنامەنووسی تایە کەوتنەوەتە شکانی ڕسقەکانی پێنجێن. ئەم شووتیە بە دەرمان پەروەردا بێ، ئەم کاڵەکە بە دەرمان پەروەردە، ئەم خەیارە بە دەرمان پەروەردە. ئەم شتانە هیچ ڕاستیتیان نیە. یەک ڕسقێ هەموو دەرمانی دنیا بکە ژێر ئەو شووتیەوە گەورەی ناکە.
هەموو دەرمانی دنیا بگەژێر کارەکە و گەورەی ناکە ئێمە خۆمان فەلاحین زانیاریمانەیە ئێمە کە خاکێک ئەچێڵین ئەو خاکە ئەزانی چی نەقسێکی بۆ نمونە ئەگەر بزانین ئەم خاکە نەقسی فسفۆری هەیە نەقسی کالیسیەمە نەقسی پۆتاسیە ئێمە بە جۆرەی ئەو نەقسە خۆراکە دێنە ڕزقەکەمان هیچ دەرمانێ بەکارنیان ئەو شتانەی کەوا لە سایت و لە شتەکان لە ئەنتەرنێت و لە فەیسبوک و لە تیکتۆک کۆمانە بەکارێنە گشتی بە کرێژیرای وڵاتانە بۆ ئەوەی ڕزقی خۆمان بشکێنن هیچی تر نییە دەنا ئێمە ڕزقێکمانەیە خەڵکی بەسرا لە پێنجێنی سەر ڕۆژانە 25 بەڕاشوتی و کاڵک بارەکرێ بۆ بەس هەتا ڕزقی پێنجێن وەستا ڕزقی وڵاتێتر ناخۆن بەڵێ کاگرە باس بە هەموو ڕزقەکانشمان لە مختبەر لە فەحز دەرچووە لە تەواوی عێراقا لە هەموو ڕزقی فاکتور و جوانترە بەڵێ سکاڵاتان لەسەر و کەسانە تۆمە سکاڵامان لەسەر زۆر کەس تۆمان کردو بۆ نمونە جاران مامۆستایەکی ئاینی قسە لەسەر ئەماکە بەبێ هیچ زانیاریەک بۆ نمونە ڕۆژنامەنووسی قسە لەسەر ئەماکە بەبێ هیچ زانیارێک مامۆستایەتە قساکە بەبێ هیچ ئەو بەلبرێ ئەوەی ئەم شوتیە بەرە لە مختبەریە فەحسی بکە بزانە ئەم شوتیە چی نەقسێکی هەیە چی مادێکی زیادی تێکراوە ئێمەش حازرین ڕزقەکانمانێنی لە هەر مختبەرێکی عێراقەلێن تەواوی ڕزقەکانمان عەرزەکەین ئەگەر ڕزقێکمان بۆ نمونە هەر مادەیەکی زیادمان تێکردو لێمانی قبول مەکەن بەڵێ کاگرە باز ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان چ لە هەرێمی کوردستان چ لە بەغداد هاوکارتان بن ئەتوانن بەروبوومە کشت و کاڵەکانتان هەناردەی دەرەوە بکەن وڵاتانی دراوسێ بۆ نمونە بەڵێ پارەکە هەموو ڕۆژێ نێزگەی 12 بەڕادبارەکرا بۆ سووریا لە پیشخابوورەوە برا هەموو ڕۆژێ بارەکرا ئەمانەی ئێمەش بۆ تەواوی بۆ نمونە پەتاتە ئیستا لە هەولێرەوە بارەکرێ من قسە لەسەر شاری پێنجۆ نەکەم بۆ خەلیز بارەکرێ ئێمە گەر هاوکار بگرێت بەڵام حکوومەتی عێراقی بە هیچ شێوەیە هاوکارمان نییە و ڕێگرشە لە فرۆشتنی ڕزقەکانمان حکوومەتی هەرێمی کوردستانش کەم تەرخەمی تایە بەڵام بە هەر شێوەیە بێ جۆمان لێ ڕاگرن و کەم تەرخەمیان وەکو بەغانیە بەڵام حکوومەتی عێراق زۆر کەم تەرخەمە وە دژایەتیشمانەکە ئێمە تەحملمان نەماوە ئەگەر چەند ڕۆژێکی تر بەو شێوەیە ئەم شوتی و کاڵەگان خیار و چی لە دەرەوە بێ دووبارە ئەڕۆینەوە بۆ بەغا خۆپشاندانەکەین تەحملمان نەمە بە ساڵانە هەرچیمانەیە سەرفیەکەین و دوای بەزەرەوە هەڵەسینەوە بەڵێ کاگرە باستا چەند لەگەڵ نوێنەری جوتیارانی ناوچەکانی تر هاوکار و هەماهەنگن بۆی کێشە و گرفتەکان یەک بخەن و بە یەک دەنگ سەردانی بەغا بکەن یاخود لەگەڵ لێپسراوانی هەرێم کۆبنەوە ئەو هاوکاری هەماهنگی هەیە لەگەڵ هاوکاری هەماهنگیمانەیە لەگە بەسرایە لەگە زوبێرە لەگە ناوەڕێمی کوردستانیش لە هەرێمی کوردستانش بەڵێ هاوکارمانن لە بازیان لە هەولێر لە دووەک لە چڕە لە ئاکرێ بەڵام ئێمە هەرچی ئەڕۆینە لای بەرپرسەکانی عێراق جۆمان لێ ڕناگرن حەزەکەی بە تاکێ نەفەر ئەڕۆی هەر جۆر لێ ڕناگرن ئەڕۆی خۆپشاندانەکەی هەر جۆر لێ ڕناگرن بەڵێ کاک بەڵێ کەواتە ئەگەرم گرفتانە چارەسەر بکرێت ئێوە بەرهەمەکانتان ئەتوانن بە نرخێکیکە یاخود بە جۆرێک لە جۆرەکان بەشێک لە مەینەتی و نامەتەکانی جوتیاران چارەسەر بێت ئێمە توانین ڕزقانمان بە سعرێکی وەسط بۆ من ئەم شوتێتە چولێ بە 350 دینارە لە پێنجێن بۆ ئێمە ئیسفادە ناکە بە 500 دینار بێ بۆ ئێمە زۆر باشە کاڵەکە بە هەمان شێوە خار بە هەمان شێوە ئێمە گەر حکومەت هاوکارمان بێ هاوکارمان هیچ ناوێ نەسەمادمانەوێ نە گازمانەوە هیچ هاوکار بەس نەیەلێ لە دەرەوە بێ بۆ یعنی بۆ حکومەت ڕۆژێک بەخۆیان ناچێتەوە بۆ ئێران قەت نایە لە چیلۆیە شت بێتە وڵاتەکەیەوە بۆ تورکیا قەت نایە لە چیلۆیە شت بێتە وڵاتەکەیەوە بۆ ئوردن قەت نایە بۆ سووریا نایە بۆ ئێمە دەبێ دایم سنوورەکانمان بەربەرەڵابێ هەموو شتێ لە وڵاتەکان بێتە ژوورەوە بەرهەمەکانی سووری پێنجۆن زیاتر لە چ وەرزێکە هاوین یاخود سەرەتای پاییز بەرهەمەکانی سنووری پێنجێن لە 15 حەوت دەست پێەکە هەتای تا کۆتایی مانگیدا لە سەرەتاوە کاڵک شوتی خەیار بیبەر تەماتەشمان تووڵە کێشەی هەتا کۆتایی مانگیدا هەتا ئەچێنە یەکی 11 ڕزقمانەیە و ئەتوانین تەواوی پێداویستی و حاجەی عێراق پڕەوەکەین پارساڵ ڕۆژ هەبوو بە درێژایی مانگ یەک ڕۆژ هەبوو 7,000 تەن تەماتە بارەکرا بۆ تەواوی عێراق هیچ گرانیش دروست نابوو توانارەت لە بەسڕا لە جەرب لە کەربەلا ئەمانتوانی تەماتە فرۆشین بە 350-400 دینار بەڵێ کاگرە بەم پرسیاریش کەشم لا دروست بوو هەندێک جار ئەگەر کە میوە یاخود بەروبووم نهێنرێتە کوردستان بۆ نمونە نرخی تەماتان لەجار گەشتۆتە 2500 یاخود هەر بەرهەمێشتری کشت و کاڵی بێ لە ناوخۆ ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ڕاوێژکاری بەقوتمانێ لە کشت و کاڵە ئەوە نییە بێن ئێمە لە ڕزقەکەمانە زۆر شارەزان ئەوانە زۆر شارەزان ئێمە مەوسمی پێنجێن کە تەواو ئەبێ لە کۆتایی مانگیدا حتا نەجەف پێ ئەگا
ئەو مودەیە 15-20 شەوە عێراق تەماتەی نامێنێ پێنجێن تەواو ئەبێ ڕەبیعە تەواوە بێ حتا نەجەفێگا بەگشتی لەو ماوەیە قەیران دروست دەبێت بەڵێ لەو ماوەیە دەبێتەوە. لە 15 بۆ 20 شەو قەیران دروستە بێت حکوومەتی عێراقی ئەو 15-20 شەو ئەتوانێت بە گومرگێک هەر داهاتەکەی بۆ عێراق گەڕێتەوە گومرگێکی لەسەر دابنێ بۆی هەم شت هەرزان نەبێ زۆر کە حدودەکەی کردەوە بەجارە شتەکە نەکەوێ هەم واش نەبێ شتەکە زۆر گران ببێت توانێت گومرگێکی لەسەر دابرێ بۆ ئەو 20 شەوە دەنا ئیتر هیچ کاتێکی تر عێراق پێویستی بە ڕسقی دەرەوە نیە بەس لە کۆتایی مانگیدا ئەتا ئەچینە مانگ 11 حتا 25 شەو مانگیەکە ئەو مودەی ڕسق تەماتە لە عێراق نامێنێ بە هیوای چارەسەرکردنی سەرجەم کێشە و گرفتەکانتان بەڕێز ڕێبا ساڵح نوێنەری جوتیارانی پێنجۆن سپاس کە ڕاستەوخۆ لە ستودیۆ لەگەڵمان بوویت. سپاس دەکەم سەرکەوتوو بن ماندوو نەبن. سلامت بیاخ